باخچەی گەڕەکی کۆماریە شوێنێکە بۆ حەوانەوە و کات بەسەربردنی گەنجانی شارەکە. ئەم باخچەیە تەنها یەک باخەوانی هەیە، بۆیە گەنجانی گەڕەکەکە هاوکاری باخەوانەکە دەکەن لە پاک و خاوێن ڕاگرتنی. لە دووزیشا و لەم گەڕەکە شوێنێکی تر نییە ئەم خەڵک بچێت، زیاتر بە ئەوەیسا نیمەڕۆیە بە ئێواران بە شەوان ئایلەی تایە و خەڵکی تایە و مناڵی تایە و ئەوە شوێنی یاریەکانە، زۆربەی یاریەکانی شکیاوە و لە زوریفێکە لە خورمات و تێپەڕ بوو و یاریانە لێی بریاوە و لێی شکیاوە و بەکەل نایەت. داوا لە حکومەت و لە شارەوانی دەکەین شوێنی جێگا یاریەکانمان بۆ چاک بک بۆ مناڵان و بەڕاستی ئێمە وەکو گەنجی ئەم گەڕەکە زۆر ڕازین لەم باخچەیە، چکە تاکە باخچەی ئاوە بە جوانی ماوەتەوە، ئەویش بەڕاستی دەستخۆشی باخەوانەگەێتی هەرچەند تەینا خۆیت، ینی ئەم باخچەکە گەورەیە وەیە کەس بەڕێوە ناجێ، بەڵام ئێمە خۆمان وەکو گەنج گەڕەکە یارمەتی زۆرە دەین، نایاڵین وەکو باخچەکان تری لێبێ وشکە ساڵی شێم ساڵە بینی. ئەم باخچەیە لەم گەڕەکەی ئەم باخچەیە تەینا یەک خزمەتگوزاری هەیە، ینی یەک باخەوانێکی هەیە. ئەمە ڕاستەکە ئێمە بە حکومەتەوە حکومەت سەرپەرشتیەکە، بەڵام کەسێک نییە ینی بە فەرمی ئەم باخچەیە بگرێ بە ئەستۆ و خزمەتیکە. ئەم باخچەیە تەینا یەک منەظەمەیەک هاتووە سەرپەرشتی کردووە بۆ ماوەیەکی کاتی ئیشی تیا کردووە. ئێستا ئەم باخچەیە لەم گەڕەکەیە ینی گەنجان شەوان نازان ڕووبکەنێکوێ گەنجانی دۆست خورمات و هەمووی دێت ئەم باخچەیە بە شەوان بە ئایلە دێت ئێرە. لە کاتی ئاڵۆزەکانی ساڵانی ڕابردوودا بەشێک لا کەرەستە و یاری منداڵانی ناو باخچەکە لە ناو دەبرێت و دەشکێنرێت، بۆیە داواکاری دانیشتوانی گەڕەکەکە نوێژەنکردنەوەی یاری منداڵانی باخچەکەیە. داواکاریمان لە شارانی ئەم یاریانمان بۆ چاکە، منداڵێکی زۆر لە گەڕێکی سیاشمە لە گەڕێکی کۆماریوە دێن لە جمهوریوە دێن بۆی ئەم بەندیخا باخەوانەکە خزمەتی دەکات، بەڵام ناگەی پێ. داواکارین لە شارانی یاریەکانمان بۆ چاکەن، سەیری یاریەکان کەن هەمووی شکاوە بە بێ حکومەتێکمان نییە چاکی بکە، هیچ لایەنێک نییە بێ سەیریکی بکە، هەموو گەنجی شارە دێن شەوان لێرە کات بەسرە بن. ئەوەی پێویستە بۆ ئەم باخچەیە نوێژەنکردنەوەی یاری منداڵان و زیادکردنی باخەوانێکە بۆی خزمەتی زیاتر بکرێت و تاکو ببێتە جێگای حەوانەوەی زۆرترین هاوڵاتی شارەکە. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورمات.